طبعا قريه بس يا وسرگیری برزان جناب تانزان خوای پروردگار لقرآن بقريه بس ناوي نابا واتا بينا فرمي عقد خوای گورا سه جور دستواجه لقرآن بكار دينه وشي عهد بكاره هنا لقرآن هندك جار وشي عقد بكاره هنا وشي ميثاقش بكاره هنا امسي وشي لروي زمانواني ولزماني عربيه واتاكانيان زور جیاوازە بۆ نمونە عهد بریتێ لە پەیمانێکی پەیوەست بە مەرجەوە واتە من پەیمانێکە دەم بە جەنابەت ئەم پەیمانە وابەستەی مەرجێکی ئەەکەین ئەمە پێی ئەوتێ عهد ئەم وشەیە خوای پەروەردگار لە چل شوێنە لە قورئانە بەکاری هێناوە عهد لەگەڵ عەقدا فەرقەکەیان چییە؟ یەکەمیان عهد زۆر جار یەکلایەنەیە يعني أكريه من عهدك بمبتو ببي أوي تو عهدت هبي برامبر من بيمانك دمبتو تو إيش بيمانك نداو بمن عقد هميشه دولاينية أبي التزامك متبادل به لبيني دو كسابه دوم عقد لبيني مخلوقة بكار دي بلام عهد أكريه لبيني مخلوق وخالقة بكار به بيكلاينا بو نمونه خوا عهدي خوي برامبر بمروفكان فرمي ألم أعهد إليكم يا بني آدم أما عهدي خوا بو خلق عهدي خلق بو خوا فرمي ومنهم من عاهد الله هندي لخلقي هي بلين ينداو بخوا كواتا عهد أكريك لا ينبه لبيني مخلوقي شا وكو عرزم كردن عقود بكاردي وعهوديش بكاردي بس بو خالق عقود بكار ناية يعني لعلاقي بيني خوا وخلقه نابي عقد بكار به بس عهد بكارية چون كعادة عقد لبيني دوكسي هاو تريبن يكسانا لقليك إما هرقيز نبو أو بلينانيك خوا بإيمي أدا نبو أوانيك إيما بخواي أدين إيما لدو آستي يكسانانين تا بلينا كان من بكين بعقد لقل خوا بس لقليك عقدكين أميكي چكي لخالة جوازة كان لنيوان عهدو عقده خەڵی تر بەڕێزان خوای پەروەردگار وەکو عەرزم کردن عەهدی لە چل شوێنە بەکارهێناوە بە مەعانی جیاواز بەڵام هەمووی ئەو مەعانیانی کە بووی بەکار هاتووە هیچ کام لە معناکانی عقود ناگرێتەوە وشەی عەقدی بەکارهێناوە لە حەوت شوێنە قورئان عەقدی بەکارهێناوە لە شەشیانە عەقدی معنەویە لە یەک دانەیانە عەقدی مادیە کە فەرمی یا ئەیها الذین ئامنوا ئەوفوا بالعقود ئەفەرمی ئەی ئەوانی باوەڕدارن التزام بکەن بە گرێبەستەکانتانەوە پابند بن بە گرێبەستەکانتانەوە لە شوێنەکانی ترە باشە عقود بۆ بابەتی معنەوی بەکاردێنێ بۆ سن والذین عقدت ئەیمانهم فکاتبوهم باشە دوای ئەوە خوای پەروەردگار طبعا وەکو عەرزم کردن عقد بە معنای گرێبەست یعنی چی هەر معنا کوردیەکەی خۆمان واتە پەیوەستکردنی خواستی دوو کەس لەگەڵ یەک گرێ بەست واتە وابەستەکردنی ئیرادە لپاش او خوای پروردگار میثاق بکاردێنێ بەڕێزان طبعا میثاق لعهد لعقدش بقوتره بو چونکە میثاق عهدێکە یا عقدێکە موثق بالتزامێکی تر يعني بۆ نمونە ئەگەر من و تۆ عقد بکەین ئەم عقدە من و تۆ بیکەین ئەمە پێی ئەوتێ عقدێکی مجرد بەس ئەگەر ئەم عقدە سوێنمان لەسەر خوارد یا ئەم عقدە شایەتمان لەسەر دانا یا ئەم عقد التزامێکی تری ئەخلاقی ئیمانی تعاقودیمان بۆ زاو کرد ئەو کاتە ئاستی پابندبوون بە گرێبەستەکەەوە بەرزە بێتەوە لە عقدەوە ئەبێ بە میثاق کەواتە وشەی میثاق لە عقد گرنگترە و گەورەترە بۆیە خوای پەروەردگار لە بەرامبەر زەواجا وشەی میثاق بەکارەهێنێ نە عهد بەکارەهێنێ نە عقد بەکارەهێنێ ئێمە لە قانونی خۆمانای بۆ نمونە یاسای باری کەسێتی عێراقی کە گرێبەستی هاوسەرگیری پێناسە ئەکا ئەڵێ عەقدون ناڵێ میثاق ئەمە دابەزاندنی بەهای گرێبەستەکەیە لەوەی کە قورئان باسی ئەکا بۆ یعنی ئەوەی قورئان باسیەکە بەرزکردنەوەی بەهای گرێبەستی هاوسەرگیریە و جیاکردنەوەیەتی لە سەرجەم گرێبەستەکانی تر بۆ نمونە گرێبەستی بەکرێدان بۆ نمونە گرێبەستی بەخشین بۆ نمونە گرێبەستی فرۆشتن بۆ نمونە هەموو ئەمانە گرێبەستی ئاساین مادین بەس هاوسەرگیری ڕاستە گرێبەستە بەس ناکرێت بە پێوەرە مادیەکان پێناسە بکرێت لەبەرەوە خوای پەروەردگار لە زەواجە بەعام لە قورئانە ئەفەرمێ ئەوفوا بالعقود بەس کە باسی زەواجەکە
خی پەروەردگار باسی میثاقەکە کە باسی میثاقیشەکە باسی میثاقی مجرد ناکە کە ئەسڵی میثاقی مجرد خۆی بۆ خۆی وەکو عەرزم کردن چۆنەڵی جەختکردنەوەیەکی زیاتری تایە بەڵام کە خوا باسی میثاقی زەواجەکە ئەفەرمێ وكيف تأخذونه وقد أفضى بعضكم إلى بعض أفرمي وأخذنا منكم ميثاقا غليظا بميثاقا غليظا بكاره هنا لكوي بستونو شوين لقرآن كخواي پروردگار وشي ميثاقي بكاره هنا لدو شوين باسي ميثاقا غليظا أكا يكي كان لو قرية بستو بيوستنامي كلبيني خوي وبيغمبرانا كردويتي خواي پروردگار كافرمي ولقد أخذنا من النبيين ميثاقهم يا فرمي وإذ أخذنا من النبيين ميثاقهم ومنك ومن نوح وإبراهيم وموسى وعيسى بن مريم أفرمي وأخذنا منهم ميثاقا غليظا واتا پروردگار أو بيوستامي لبيغمبراني خوي ورگرتو وصفك بميثاقا غليظا لباسي بنو إسرائيل شاك خواي پروردگار باسي أو أحدأك ببنو إسرائيل داوا أفرمي ورفعنا فوقهم الطور بميثاقهم وقلنا لهم ادخلوا الباب سجدا وقلنا لهم لا تعدوا في السبت وأخذنا منهم ميثاقا غليظا أم عهدي خوي بنو إسرائيل بميثاقا غليظا ناوبا كواتا أما برزان خطابك معنوية بو إيمي إيمان دار بوي أو بيوسنامي لنيوان إيمو هاوسركان مانا هيا بيوسناميك پروردگار بميثاقا غليظا ناوي أبا واتا عقدێکی مجرد نییە ئەبێ زۆر بە گەورەی ئینسانی ئیماندار لە گرێ بەستەکە بڕوانێ و لە لێکەوتە و شوێنەوارەکانیشی بڕوانێ و بشزانێ ئەگەر ئینسان پابند نەبوو بە گرێ بەستەکەەوە ئەم پابند نەبوون نییە بەرامبەر بە مرۆڤێک پابند نەبوونە بەرامبەر بە بەڵێنێک کە خوا داوێتی و لە قورئانە تەسبیتی کردووە کەواتە شکاندنی بەڵێنەکە سەرەتا لەگەڵ خوایە پاشان لەگەڵ کەسی بەرامبەرایەکە هاوسەرەکەتە